سڵاوەڕێیان لەم ڤیدیۆدا دێن کلاسێک دروست دەکەین وە فانکشنێک دروست دەکەین بۆ دۆژینەوەی ڕووبەری سرکلێک کەواتە سەرەتا با بێن کلاسەکە دروست بکەین بۆیە دەڵێم کلاس وە لە بەرەوەی لە بۆ سرکڵە دەنووسم سرکل وە لە پاشاندا باری کلاسەکەی وە لە پەبلیکدا شێواز دەکەم بە پەبلیک چیم هەیە دەبڵ نیوەتیرەم هەیە چونکە بازنە نیوەتیرەی هەیە وە ڕووبەری نیوەتیرە یاساکەی دەڵێ دەکاتە پای نیوەتیرە دووجا واتە پای جاران نیوەتیرە دووجا بۆیە بۆندە ڕێدیس نیوەتیرەکەمان نیوەتیری بازنەکەمان دەبێ هەمان بێت و پاشاندا بەبێن فانکشنێک دروست بکەین لە بۆ ئەمە بەرەوەی نیوەتیرە ڕێدیسە فانکشنێک دروست دەکەم تەنها ڕۆتێرنی ئێریای بەڵنە ڕووبەری نیوەتیرەکە بکە بۆیە دەڵێم دەبڵ ناوی دەنەمونە compute area بۆ شێوازە لە پاشان ڕاستەخۆ دێم لەبەرەوەی ڕۆتێرنە void نییە دەتوانێت ڕتۆرنی کیوەردەکەت بکات ڕتۆرنی شتێک دەکەم بۆمە ڕووبەرەکەی کە ڕووبەرەکەی دەکاتە پای چیە 3.4 3.4 و جارانی radius پاشان جارانی نیوەتیرە دووجا لەبەر نیوەتیرە دووجا دووجار واتە پای نیوەتیرە دووجارە دوو جاران دەبی جاران ڕێدیسی خۆ بکەم بۆی واتە نیوەتیرە دووجار بێگومان توانین لێرەدا پای دیفاین بکەی و لێرەدا پای بەکاربهێنی واتە ئەمە بکەین بۆ نمونە لە دەرتی ئەوەی لەبەرەوەی نرخەکەی ناگەڕێت کاتە کانس دەتوانم کاس بەکاربێنم وەنە کانس دەبڵ و لە پاشان بنە پای یاخود فلۆت float ولا پاشان پای ولا پای دەکاتە 3.4 بۆ نمونە وە لێراندا لە جەتی ئەمە بەکاربهێنم ڕاستەخۆ توانم چی بەکاربهێنم فۆن لە ڕێتێردا بتەن بڵێم پای بە شێوازش دەکرێت باشە هەرکامەی باشە بیکە لێرەندا من دەگەڕێمەوە بە شێوازەکەی تر دەیکەم پێش ناکەمە دروستکەم باشە لێرەندەش با بین چی بکەین ئۆبجێکتی دروستکەین لە کلاسی بازنە سرکل بۆیە دەڵێم سرکل لە پاشان cl یاخود cl1 cl لە پاشان دێم cl.radius لە بەر پەبلیکە توانم ناوی نیوەتیرەکەی دیاری دەکەم بۆ نیوەتیرەکەی دەکا بە 5.5 لە بڕێدا بڵام وەش قوڵ دەکا پوینتیش لە پاشان دەڵێم چی دەڵێم سیات با بڵین سەرەتا ڕێدیس نیوەتیرەکەی تابا بکەین بۆیە دەڵێم radius is لە پاشان cl.radius ئەمە نیوەتیرەکەی لە پاشان ڕاستەخۆ بەڵێن backslash n بەکاربێنم لە بەجاتی nline و لێرەندا بەبێن area کەش تەڵ بکەین area is دەکاتە cl.c فانکشنی compute area کەوا نرخەکەم بۆ دەگەڕێنەوە شێوازە فانکشنە پێویست بەکەوانەیە ئەمەش بۆ نمونە بەش بەکسڵاشێنێک بۆ بکەین سەرگەر لە پرۆگرامەکە بێت و ڕام بکەین F5 داگریم F5 F5 ڕاستەخۆ ڕەن دەبێت کۆکی دەبینم ڕێدیس دەکاتە 5.5 و ئێریاکە دەکاتە 94.985 ئەمەش بێتی بوو لە کالکالیتکردنی بە بڵێن دەرهێنانی ڕووبەری بازنەیەک بوو بە کلاس